سەرۆک دانەڵد ترامپ لە کۆبوونەوەی ئەنجومەنی گشتی ساڵی ڕابردوو مشتومڕێکی گەورەی دروست کرد. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر بەهێزە و پشوو درێژە، بەڵام ئەگەر فشاری بۆ ببرێت بەرگری لە خۆی هاوپەیمانەکانی بکات، ئەوە ئێمە هیچ بژارەیەکمان نامێنێت لەوە زیاتر کە بە تەواوەتی کۆریای باکوور لەناو ببین. ئەو پیاوە موشەکە لە ئەرکێکی خۆکوژیدایە بۆ خۆی و ڕژێمەکەی. بەوتەکانی ڕێبەرانی شۆک کرد و زۆربەیان بیریان لەوە دەکردەوە دەبێت چی زیاتر بکات. شتێکی زۆر باش بوو بۆ تەلەڤیزیۆن، ڕۆڵێکی گرنگی هەبوو لە کەناڵەکانی ئەمریکادا. ترەمپ بەڕاستی کەسایەتیەک نییە کە دڵی ڕێبەرەکان خۆش بکات. ئەو تەنها دەیەوێت بەر لە هەڵبژاردنەکانی میدتێرمی ئەمریکا ببێتە بابەتی سەرەکی ڕاگەیاندنەکان، جاگرێک دەکەوێتەوە و کاردانەوەشی بەدوادادێت. لە کاتێکدا قسەکانی نائاسایی و بێمەترسی نەبوون، بەڵام بوو بەهۆی دیالۆگ. سەرلەبیانی ڕۆژی سێشەمە سەرۆک ترامپ وتارەکەی پێشکەش بە ئەنجومەنی گشتی دەکات هەمویان سەرنج دەدەن بزانن لەسەر کۆریای باکوور چی دەڵێت. ڕێبەر کیم جون ئون لەناو ئامادەبوواندا نابێت، بەڵام لە پیۆنگیانگەوە لە نزیکەوە دەڕوانێتە وتەکانی. وەزیری دەرەوە مایک پەمپەیۆش هاوشانە کۆریای باکووریەکەی بۆ نیویۆرک بانگێش کردووە. ڕۆژی سێشەمە پەمپەیۆ کۆبوونەوەیکی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان بەڕێوە دەبات. ئەو باز لە چۆنێتی بەڕێوەچوونی مشتومڕەکان دەکات لەگەڵ کۆریای باکوور و داوا لە وڵاتان دەکات کە فشارە ئابوووریەکان بهێڵنەوە هەتا ئەو کاتەی پیۆنگیانگ هەنگاوی تۆکمە دەنێت بۆ چەکداماڵین. ئەمریکا ئێستا سەرۆکایەتی بەنۆبەی ئەنجومەنی ئاسایش دەکات و سەرۆک ترامپ ڕۆژی چوارشەمە کۆبوونەوەیەک بەڕێوە دەبات کە تیایدا تیشک دەخرێتە سەر چەکداماڵین و چاوەڕوان دەکرێت تیایدا زۆر باسی ئێرانیش بکرێت. ئێران بەردەوام گرفتەوە دیارە جێدەستی ئێران لە هەموو شوێنە مەترسیدارەکانی جیهان هەیە. سەرۆکی ئێران ڕۆژی سێشەمە وتار لە ئەنجومەنی گشتی پێشکەش دەکات و چەند کاتژمێرێک پاش کۆبوونەوەکەی ئەنجومەنی ئاسایشی ترامپ لە ڕۆژی چوارشەمەش کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی دەبەستێت. چاوەڕوان دەکرێت حەسەن ڕوحانی ڕەخنە لە ئەمریکا بگرێت بۆ کشانەوەی لە سەوداناوکێکی ساڵی 2015 و بڕیاری سەپاندنی سزای یەکلایەنانە بەسەر ئێراندا. لە کاتێکدا زۆربەی ڕێبەرانی جیهان لە نیویۆرک دەبن، بەڵام چەند ڕێبەرێکی بەرچاو لەوێ نابن، لەوانەشدا ڤلادیمیر پوتین، سەرۆکی رووسیا و شی ژینپینگی سەرۆکی چین و ڕاوێژکاری ئەڵمانیا ئەنگێلا مێرکلیش ئامادە نابێت. لە کاتێکیشدا چاوەڕوان دەکرێت ئێران و کۆریای باکوور مەسەلەی سەرەکی بن، بەڵام تاوتوی چەندین بابەتی تری جیهانی دەکرێت، لە ناویاندا ناکۆکیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئافریکا و گۆڕانکاری کەشوهەوا و پێشوەچوونەکان.